ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار دەستەکەین بە زنجیرە دەرسێک بە ناوی بەڵگەی دینداران بۆ لادانی ستەمکاران. دەربارەی کاری سیاسی ئیسلامی، کۆمەڵکاری، بەرهەڵستکاری دەوڵەت، دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی، سیستمی خلافەتی ئیسلامی، هەروەها نەیارانی سیستمی خلافەت و پێچەوانەکاریەکان، ئەو دەوڵەتانەی کە دروست بوون، بەرهەڵستکاری لە ئیسلاما چۆنە، بەرهەڵستکاری لە لای ڕۆژئاوا چۆنە، ئەو دەستگایانەی کە بۆیان دروست بوون. چونکە هەموو لایەکمان نەزانین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەدینە کە پێغەمبەری خوش بوو عەلەیهی سەڵات وەسەلام، لە هەمان کاتیشە سەرۆکی دەوڵەتەکەش بوو، ئاڕاستەوانی دەوڵەت و کۆمەڵگە بوو. ئەوەی دروستی کرده بوو خلافەتی ئیسلامی بوو، حکمڕانیەکی گرتبووە دەست کە تەنفیزی فەرمانەکانی خوای پەروەردگار بکە. لتحكم بين الناس بما أراك الله. بما أراك الله يعني بو وحي كبوت هاتوا تو حكم بقريت دست، تو حكمي خلقي بكي، حكمي خلقي لو سردمو دواتري شو استاش لسيدة صلاة دركوه. دا صلاة ياسادانان كلام زمانه بيوتر برلمان، دا صلاة جيبجي كردني ياسا كلام زمانه بيوتر حكومات، دا صلاة داوري كردن واتا يكلاي كردنوي چێشە و ململانێ و ناکۆچەکانی نێوانی خەڵک کە پێی وتراوە لە پێشوش هەر داوەری و لەم زەمانەشا دادگا نوێنەرێتی، کەوابوو دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەضائی کە لە عەرەبیا پێیانەوترێ بریتین لەو دەسەڵاتەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەدینە پێکی هێنابوو. هەر ئەم دەسەڵاتەشە ئەبینی لە دوای بەڕێزیان عەلەیهی سەڵات وەسەلام خەلیفە ڕاشیدیەنە بەڕێزەکانیش بە هەمان شێوە ڕۆیشتن و ئیجتیهادی خۆیان تێدا کرد و سیستمی خلافەتەکەیان بەرفراوانتر کرد. و سنەتی ئەو بەڕێزانەش واتە دید و ڕێبازی ئەوان و ئیجتیهادکردنەکەشیان بۆ ئێمە وەکو سنەتی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەرچی مەعسووم نین. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەیفەرموو عەلەیکم بسنەتی وسنەتی الخولەفاء الراشدین المەهدیین من بعدی، واتە دید و ڕێبازی من بگرنەبەر، هەروەها دید و ڕێبازی ئەو خەلیفە ئاقڵ و مدریکانەی ئەو ڕاشید و پیاوچاکانەی کە لە دوای من دێن کە هەمویان هیدایەت دراون. ئەم بەڕێزانەش خوای گەورە لێیان ڕازی بێ ئیجتیهاداتی خۆیان کرد و ئەو سیستمی خلافەتیان بە شێوەیەکی زۆر جوان داڕشت. دوای ئەوانیش ئەمەویەکان و عەباسیەکان هەرچەندە ئینحرافاتی تێدا بوو وەکو هێنانی سیستمی میراتی ویراسی، بەڵام لە هەمان کاتە هەر بە ئەحکامی قورئان و سنەت و ئیجماع و ئیجتیهادی عولەماکان ئیدارەی دەوڵەت و کۆمەڵگەیان ئەبرد بەڕێوە. ئەمە بەردەوام بوو چونکە ئەمە یەکێکە لەو دوو فەرمانەی کە خوای پەروەردگار بە مرۆڤی داوە، ئەوانەی کە بە دوای سەیدنا ئادەمدا عەلەیهی سەلام هاتوون. هەروەکو لە باسی ئیستیخلافەکەیە ڕوونمان کردەوە، ئەم ئینسانە بۆ ئەوە هاتە سەرزەمین کە خوای گەورە بناسێ و بیپەرستێ، بیناسێنێ و بڕیاری عوبودیەت تەنها بۆ خوای پەروەردگار بدرێ بە هەموو ماناکانی عوبودیەت، و دوای ئەوە ئیستیخلاف ئەرکی ئیستیخلاف بێنێتە دی، واتە بریکارێتی خوای پەروەردگار لە سەرزەمین کە دوای ئەم ناسین و ناساندن و پەرستنەی خوای پەروەردگار دێتە سەر ئەوەی کە ئەم دەسەڵاتە سیاسیەی بەم سێمانایە و زیاتریش بگرێتە دەست و بە شەریعەتی خوای پەروەردگار حکمی خەڵکەکە بکە، خێر و خێراتی سەرزەمینیش دەربهێنێ و بە پێی دادی شەریعەتی ئیسلامی دابەشی بکاتەوە بەسەر خەڵکەکەیە. ئەمە سیستمی ئیسلامی بوو، مسلمانان لەسەری ڕۆیشتن، دین و دەوڵەت یەکشت بوون، دەوڵەت بەشێک بوو لە دینەکە، سیاسەت بەشێک بوو لە کارکردن، ئەوانەی بەرهەڵسکاریش بوون
هەر پەنایانە بردەوە بەر دەلیلە شەرعیەکان بۆی بیسەلمێنن کە بەرهەڵستکارن و کاریان شەرعیە. ئەوانەی مانەوە لەسەر دەسەڵاتیش بە هەمان شێوە هەر پەنایانە بردەوە سەر بەڵگە شەرعەکان بۆ ئەوی بیسەلمێنن کە دەسەڵاتدارێتیەکەیان شەرعیە. 1291 ساڵ ئەم شەریعەتەی خوای پەروەردگار بەم ئیجتیهادی عولەمایانەوە هەمووی بوو بە دەستوری دەوڵەت و لە هەموو شوێنێک لە هەموو ئیمارەتێک لە هەموو پارچە پارچەبوونی ئومەتە، بەڵام کە دەسەڵاتداری سیاسی ناوچەیەکیە گرت کە بوون بە دوو خلافەتی ئەمەوی لە ئەندەلوس و عەباسی لە بەغدا هەروە مابوون کە بوو بە زمانی مەمالیک و زۆری ئیمارەتەکان لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دروست بوون، هەروەها لە ئەندەلوس بە هەمان شێوە هەر ئیمارەتێک کە دروست ببوایە هەر بە شەریعەتی خوای پەروەردگار حکمیە کرد. ئەمە هەروە مایەوە هەتا زمانی ئیستیعمار، هەتا ساڵی 1800 و چەند ساڵێک پێش ئەو و دوای ئەویش دوای مؤتەمەری بەرلین کە 24 ساڵ پێش ئەم 1800 بوو، ئیتر وردە ئومەتی ئیسلامیان زیاتر تەدەخولیان کردە کاروباری ئومەتی ئیسلامەوە، یاسایان بەسەر دەوڵەتی عوسمانیە فەرز کرد لە 1839 یاسای بازرگانی لە سویسراوە هێنابوویان و لە 1841 دا بۆ یەکەم جار تەطبیق کرا.